چەند ڕۆژی ڕابردوودا چالاکوانێکی تری کورد بە ناوی مانسوور ئاڕواند دوای ئەشکەنجەدانێکی زۆر لە سێدەڕیاندا. مانسوور ئاڕواند خەڵکی شاری مەهابادا پاش ئەوەی لەلایەن هێزێکی ئیتیڵاعاتی کۆماری ئیسلامی ئێرانەوە دەستگیر کرابوو، دواتر لە دادگایەکی چەند خولەکیدا بەبێ بوونی پارێزەر بە تاوانی محاربە و هاوکاری حیزبێکی کوردی سزای لە سێدەرەدانیان بەسەردا سەپێنرا. لە چوارچەوەی بیرێکی نێتەوەی ئەمڕۆکە بەشداریمان لەم گردبوونەوەی کرد کە تێدا بۆ ئیدانەکردنی لە سێدارەدانی مەنسووری ئەرواندی کە بە دروشمی هەمومان ئەرواندینە ئێمڕۆکە بێرە لە کۆبوونەتەوە. پەیامی گەنجانی باشووری کوردستان ئەوەیە کەوا ئیتلاعات یاخود ڕژێمی ئیران دەبێت لەمە بەدواوە سیاسەتی خۆی لە بەرامبەر کوردانی ڕۆژهەڵاتی کوردستان بگۆڕێتن. لە باشووری کوردستان بەشداری ئەم ساڵا شێمان کردووە بە مەبەستی ئیدانەکردنی لە سێدارەدانی لاوانی کورد لەسەر بیرێکی مرۆڤانەی وەکو کوردبوون لە سێدارە دراون. ئێمە ئەو کارە بە هەموو شێوەیەک ئیهانە دەکەین و دڵنەوانی خۆشمان بۆ خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان دپات دەکەینەوە و سەرخۆش خۆمان لە هەموو خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان دەکەین. لەم گردبوونەوەیدا ئامادەبووان داوایان لەسەر جەم پارتە سیاسیەکان و ڕێکخراوە شارستانیەکان و کەسایەتیە سەربەخۆکان و چاڵەکانی مەدەنی هەر چوار بەشی کوردستان و جیهانیان کرد کەوا لە سێدەرەدانی گیراوانی سیاسی کورد و سیاسەتی لە سێدەرەدان و ئەشکەنجەدان مەحکوم بکەن و نەفرەت لە ڕژێمی ئیسلامی ئێران بکەن. ئێمە لێرە من ڕێکخراوە حیزب و پارت و لایەنە سیاسیانە لێرە کۆبوونێتەوە ئیدانەی ئیعدامکردنی مەنسووری ئەرواند و هەموو ئەو ئیعدامکراوانەی کە پێشتر کۆماری ئیسلامی ئێران ئەنجامی داوە. دا لە ڕۆژانی ڕابردوودا جمهوری ئیسلامی ئێران کەوتۆتە هەڵپەی ئیعدامکردنی بە کۆمەڵی زیندانیانی سیاسی و مەدەنی و زیندانانی دیکەش لە سەرتاسەری ئێراندا و دەیان کەسی لە چەند ڕۆژی ڕابردوودا ئیعدام کردووە. ئەمەش پێویستە کۆمەلگەی نێودەوڵەتی بێتەوە وەڵام لە بەرامبەر ئەم تاوانە کە دەچێت چوارچەوەی تاوانە گەورەکان وەکو تاوانی جەنگ و تاوانی مرۆڤایەتی. ئەحمەد زێباری دەنگی ئەمریکا هەولێر.